كتاب الله دستوري وخير الخلق أسوتنا، بسنته انجلى نوري لهدي الحق أرشدنا. كتاب الله دستوري وخير الخلق أسوتنا. بسم الله الرحمن الرحيم. یەکێک لە یاساکانی قورئان بۆ چۆنیەتی ژیان کردن لەسەر زەویدا بریتیە لە یاسای هەوڵ و کۆشش. خدای گەورە سنەتی خۆی واداناوە کەوا هەر کارێک هەوڵی بۆ بدەی و هیممەتی لە بۆ بکەی ئەنجامی بەدەست بێتن، و هەر کارێک هیممەتی لۆ نەکەی و هەوڵی لۆ نەدەی هیچ ئەنجامێک دەست نەخەی. ئەوەتە خوای گەورە دەفەرمێ وأن ليس للإنسان إلا ما سعى وأن سعيه سوف يرى. ئینسان ناتوانێت هیچ شتێک بەدەست بێنی ئەگەر هەوڵ و کۆششی لە بۆ نەکاتن، و هەر شتێک کە هەوڵ و کۆششی کرد دەتوانێت بەدەست بێنێتن. ئەو دوو ئاەتە دووبارە بوونەوە نییە. ئاەتی یەکەمیان پێمان دەڵێ بە تەمانەبی هیچ ئەنجامێک هیچ سەرکەوتنێک بەدی بینی ئەگەر هەوڵی لە بۆ نەدەی و پێی وەماندی نەبی و ئیشی لە بۆ نەکەی. ئاەتی دووەمیش پێمان دەڵێ کاتێک هەوڵتدا ئیشت کرد کارت کرد ومێدت هەبی و یەقینت هەبی کەوا سەرنجامی دەبیتن. ئەو جاچە ئەو کارە لە بەرژەوەندی کارێکی دنیایی دابی، کارێکی چاکەی دنیایی بی، یان کاربی لە بۆ بەدەستهێنانی ڕەزامەندی خوای گەورە و قیامەت کەوا گەورەترین کار و گەورەترین ئامانجە لە بۆ ئینسانی موسڵمان کەوا هەوڵی لۆ بداتن. ئەو بڕوابوونەی ئینسانی موسڵمان بە هەوڵدان و ئیشکردن پێچەوانە نییە لەگەر بڕوابوونی بە قەزا و قەدەر و بە ویستی خودای گەورە. موسڵمان دەزانێتن هەر شتێک خودای گەورە ویستی لەسەر بێ هەر ئەوە جێبەجێ دەبێ ئێمە هەرچی بکەین هەرچی نەکەین، بەڵام خودای گەورە ویست و مەبەستی یەکانگیرە لەگەر سنەتەکانی کە لەسەر زەوی داناون. سنەتی هەوڵدان هەروەکو لە قورئان ڕۆنی کردێتەوە سنەتێکی خوداییە. مەشیئەتی خودای گەورەش یەکانگیرە لەگەر ئەو سنەتەی کەوا داینایە، پێچەوانەی یەکتر نییە. ئەگەر قوتابیەک هەر چەند هەوڵ بدا و خۆی ماندی بکە، ئێمە دەزانین خدای گەورە توانای ئەوەی هەیە لە کاتی تاقیکردنەوەکەدا هەرچی معلوماتە لە مێشتی دەربێنێت و نەتوانێت هیچ جواب بداتەوە. و دەشزانین لەلایەکی تر ئەگەر قوتابیەک هیچ نەخوێنێتن لە ڕۆژی ئیمتیحان خوای گەورە توانای ئەوەی هەیە کەوا هەرچی معلوماتە لە ناو مێشتیدا بنێت و بە تەواوی نمرەکەی بێنێت و هەمووی بەڕاستی جواب بداتەوە. بەڵام خوای گەورە ئایا ئەوە دەکاتن؟ نەخێر، بە سنەتێک دایناوە. تەنها بە دەگمەن یان معجززەیە شتێکی دەگمەن ئەگەر ئەوە ڕوو بدا. ئەگەر نایاسا گشتەکەی وەها داینایە کەوا هەر کەسێک هەوڵ و ماندوو بوون بدا، موسڵمان غەیرە موسڵمان دەورەمەند هەژار هەر کەسێک بی ئەنجامی هەوڵ و ماندوو بوونەکەی بەدەست بێنی، و هەر کەسێکیش هەوڵ نەداتن ئەوە هیچ ئەنجامێک بەدەست نێنی. یان کابرایەک هەوڵ بدات بۆ بەدەستهێنانی ڕزق و ڕۆزی بە شەرتێک حەڵال بیتن، ئەوە پێویستە و ئیسلام داوای لێ کردووە. بەڵام دەشزانین کەوا هەر چەند هەوڵ بدەی خوای گەورە توانای هەیە کەوا ئەو هەوڵەت هیچ ئەنجامێکی نەبیتن و دەکرێت هیچ بەدەست نێنی. و هەر چەندیش دابنیشی و پاڵ بدەیەوە، ئێمە وەکو بیر و باوەڕی ئیسلامی بڕوامان بەوەی هەیە کە خوای گەورە توانای هەیە پارەیەکی زۆر بە کاتێک بەبێ هەوڵ و ماندوو بوون بخاتە دەست و خەزێنەیەک بدۆزیەوە و لە ژێر زەویدا زێر دەربێنی. بەڵام ئەوە بە دەگمەن ڕوودەدا. یاسایە گشتیەکە خوای گەورە بۆ موسڵمان و غەیرە موسڵمان وای داناوە هەر کەسێک هەوڵ بدا بۆ بەدەستهێنانی ڕزق و ڕۆزی بەدەستی بێنێ، هەر کەسیش هەوڵ نەدا ئەوە هیچ شتێک بەدەست نایێنێ. کەواتە لە بۆ هەر شتێکەوە لە مەسلحەت و بەرژەوەندی دین و دنیا بیتن پێویستە مرۆڤی موسڵمان هەوڵ بدا، کۆشش بکە، پلاندا بنێ، ئامانجەکانی دیاری بکە و بەرەبەرە هەنگاو بنێ لە بۆ گەیشتن بەو ئامانجانە. و توێژەرەوان زانایان لەسەرەوەن کەوا ئینسان پێویستە ئەگەر کارێک هەر چەند بچووکیش بی بەرەو ئەو کارە بچیتن بە سەرکەوتووی ئەنجامی بدا، مەرجنی ئامانجی زۆر گەورەوە بە کاتی زۆر خێرادا بنێ. چونکە دانانی ئەو ئامانجە گەورە و خێرایانە ڕەنگە ببێتە هۆی ئەوەی کاتێک تووشی لەمپەر و شکستیەک دەبی ببێتە هۆی ئەوەی بێ ئومێد بی واز لە هیوا و ئاوات و ئامانجەکانت بێنی. بەڵام ئەو ئامانجە بچووکانەی کە ڕۆژانە دایدەنێ کەڵەکە دەبی لەسەر یەکتر بە تێپەڕبوونی ساڵەکان ئامانجی زۆر گەورە بەدیدێ. بۆیە هەر ڕۆژێک هەوڵ بدە ئەو ڕۆژت بە چەند سەرکەوتنێک ئەگەر چی بچووکیش بی، بە چەند هەنگاوێک ئەگەر چی بچووکیش بی، بۆ گەیشتن بە ئامانجە سەرەکیەکانی ژیانت بەڕێ بکە.